بسم الله الرحمن الرحیم. بینەرانی زۆر بەڕێزی کەناڵی دیمان لە پرۆگرامی کلیلدا. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی ئیسلام بە گشتگیری وەرگرە. خۆشەویستان، یەکێ لەو پرسیارانەی ڕۆژانە لە کۆمەلگادا دەکرێت و زۆر جار لەوە چێ خۆمان وەکو ئەهلی مزگەوت و بەرنامەی ئیسلام لە خۆمانی بکەین. ئەویش ئەوەیە، باشە بۆچی لەگەڵ بوونی مسلمانانێکی زۆردا سپاس بۆ خوای پەروەردگار شکرانەی ئەڵڵای دەوێت سوبحانەهو وەتەعالا کە دەچێت هەر مزگەوتێک ڕۆژانی هەینی کاتی نوێژە بە کۆمەڵەکان خەڵکێکی زۆر ڕوو لە دینە. سپاس بۆ خوای پەروەردگار ساڵانە بەس ئەوەندەی کە ڕێگا دەدرێت بە چەندەها ملیۆن خەڵک لە دەوری کەعبەی پیرۆزدا دەسوڕێنەوە حەج و عومرە دەکەن. لە کوردستانی عزیزی خۆماندا و لە هەموو جیهاندا ئەوەی کە لە توانایدا هەبێ بەردەوام خەریکی خوا ئامادەکردنە بۆ گەشتی عومرە. خێر و خێراتیشمان زۆرە، سوپاس بۆ خوای گەورە مسلمانانی ئێمە بەخشندن. بەڵام ئەوەی جێگەی سەرنج و پرسیارە، ئەبوایە ئێمە کۆمەڵگایەکی باشتر بووینایە، ئەمینتر بووینایە، دەست پاکتر بووینایە، غەل و غەش لە ناوماندا نەبوویایە، ستەممان لە ناودا نەبوویایە. ئایا بەرهەمی ئەو عیبادەتانە و ئاوەدانی مزگەوتەکانمان نەدەبوو باشتر بێ؟ بە دڵنیاییەوە دەبوو ئێستا ئێمە کۆمەڵگەی موسڵمان زۆر باشتر بووینایە لەوەی کە هەین. من دایمە گەشتبینم سوپاس بۆ خوای گەورە کوردستانی خۆمان، کۆمەڵگەی خۆمان، سوپاسی ئەڵڵای دەوێت سوبحانەهو وەتەعالا کە کۆمەڵگایەکی باشین. بڕواتان هەبێ ئەمن و ئەمانی لای خۆمان لەوە چێت لە زۆر وڵاتی ئەوروپیدا ئەو ئەمن و ئەمانە نەبێ. وەسپاس بۆ خوا ئەو بەزەی و خۆشەویستەی کە لە ناو ئێمەدا هەیە و هێستا خێزانەکانمان بە تۆکمایی ماوەتەوە، ئەوە فەزلی خوای گەورەیە و لەوە ئەچێت لە ناو گەلان و میلەتانی تردا زۆر کەمتر بێ. بەڵام عەرزم کردن ئێمە دەمانەوێت باشتر بین، ئێمە دەمانەوێت لەوەی کە هەین دەبوو باشتر بین. ئایا هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ئیسلاممان بە گشتگیری وەرنەگرتووە. زۆر بەمان ئامادەین نەهێڵین نوێژێکی بە کۆمەڵمان بفەوتێ. خەڵکانێک هەیە وەکو جەنابتان ئەهلی شەو نوێژ، عیبادات، جگە لە زەکاتی ماڵەکەی ئامادەیە بەردەوام دەستی بە گیرفانیەوە بێ و لەگەڵ بینینی دیمەنی هەر مەنکوبێکە، هەر قەرزارێکە، هەر هەتیوێکەدا، هەر هەژارێکدا دەست بکا بە گیرفانی بەخشندەیدا و لێ ببەخشێ. بەڵام ئیسلام ئایا هەر ئەوەندەیە؟ ئایا ئیسلام بەس نوێژە، بەس ڕۆژووە، بەس عومرەکردنە، بەس حەجکردنە، بەس زەکات و سەرفترە و بەخشینە؟ نا، ئیسلام لایەنەکانی تریشی هەیە. ئەگەر هەمووت گرت، هەم خۆت بەختەوەر دەبی، هەم کۆمەڵگا دەحەسێتەوە، هەم ئەو جوانەی کە هەمانە دەگاتە لووتکە، ئەگاتە لووتکەی جوانی. چونکە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێ دەوترێت سەردەمی زێڕینی ئیسلام، هی ئەوە بوو کە ئیسلامیان بە گشتگیر وەرگرتە بوو. پیاوی مزگەوت بوون، پیاوی مەیدانی جیهاد بوون، پیاوی شەو نوێژ بوون، پیاوی بازرگانی بوون، پیاوی سیاست و حکومڕانی بوون، پیاوی فرمێسک هەڵڕشتنی بەری بەیانیان و تەوبەکردن بوون. وی ئیسلام کاتێکە بە گشتگیری وەرگرت بەرەکەتی زۆری دەبێ. یەکێ لەو شتانەی کە پێویستە ئاماژەی پێ بکەین بۆ ئێمەی ئەهلی نوێژ و تاعەت و عیبادەت، بریتیە لەوەی لە چەند خاڵێکە ئاگاداری خۆمان بین. ئەگەر جەنابەت بینەری ئەم بەرنامەی کلیلە تێتانە، سوپاسی پەروەردگاری دەوێت ئاگاد لە خۆت بێ تووشی نەبی. خۆ ئەگەر ئەم خاڵانەی کە باسی دەکەین تێمان نابێ، پێویستە تەوبەی لێ بکەین. ئەم بەرنامەی کلیلە پێمان دەڵێ کلیلی دەرگای خێر. دەرگاکە خێرە، بیکەوە بچۆ ناو دەرگای خێرەوە، بڕۆ ناو جیهانی خێرەوە. ئەگەر دەرگای شەڕ لەسەر کراوەتەوە، لە پرۆگرامی کلیلەوە پێت دەڵین دەرگاکە داخە. ئیتر وەرە دەرەوە لەو زەلکاوە، وەرە دەرەوە لەو ناشرینیە، وەرە دەرەوە لەو خراپەیەی کە ئەگەر لە سەری بەردەوام بی، خوا نەخواستە لەوە چە ئیمانەکەت لە دەست بدەی یان زۆر کاڵی بکەیەوە وە ژیان لە خۆت و لە خەڵکی بکەی بەژان. یەکێ لەو خاڵانە عەرزم کردن بریتیە خاڵی یەکەم زۆر خۆمان بپارێزین لەوەی نە زاڵم بین، نە ستەمکار بین، نە هاوکاری ستەمکاریش بین. ئەوە زۆر گرنگە. زاڵم مەبە، ستەمکار مەبە. ظالم کێیە؟ هەر کەسێک بە ئیسلام ڕازی نەبێ،
هەر کەسێک بڵێ بەرنامەی ئیسلام بەس بۆیە باشە پەیوەندی نێوانی خۆت و خوددایە نەعوذ بالله ئەوە پێی کافر دەبێت. ئیسلام بەرنمەیەکە بۆ مزگەوتە، بۆ بازاڕە، بۆ ناو خوتبە و جومعەیە، بۆ ناو پەرلەمان و یاسادانان و بەڕێوەبردننی وڵاتە. ئیسلام هەم دینە، ئیسلام هەم ژینە، ئیسلام هەم دنیاە هەم قیامەتە. زاڵم ئەو کەسەیە کە نەعوذ بالله وا حاڵی بوو بێ یان خەڵکی وا حاڵی بکە ئیسلام بەس تەنها پەیوەندی نێوان خۆت و خوایە. ئەوە ستەمکارێکی گەورەیە، تۆ لەوانە نەبی. واگەر کەسێکی ژوای گوت تۆ پشتیوانی مەبە، نەسیحەتی بکە، بیهێنەوە سەر ڕێگا قسەی خێری بۆ بکە. زاڵم ئەو کەسەیە کەوا میراتخۆری خوشک و براکانیەتی. خوا لەم کوردستانی ئێمەدا بەڕێزان جەنابتان بیر بکەنەوە، ڕێزم هەیە بۆ ڕووی ئێوە. زۆر کەسەیە کە باوکو دایکی دەمرێ وەکو گەزۆ و مازوو میراتەکە دەخوا، وەکوی خێر بە برایەکی بکە، بە خوشکێکی بکە، شتێکی بداتێ کە تۆ خێری پێ ناکەی. ئەوە بە ئەندازەی تۆ قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە باسی میراتە، باسی مافی براکە، خوشکەکە، دایکەکە، فڵان کەس ئیلا ئەوانە نەبێت کە میرات ناگرن. خوای گەورە هەمووی بۆ خۆی دیاری کردووە. کاتێک کە برایەک سەیر دەکەی چەند حەجی کردووە، وەڵا کە دایمە دەیبینی تەسبیحات دەکا کە دەکەوێتە سەر میرات دابەشکردن، ئەگەر مەجای هەبێ، ئەگەر دەرفەتی هەبێ، پێی خۆشە هیچ شتێ نەداتە خوشک و براکانی، یان ئەگەر بیان داتێ بەرماوەیەکیان بداتێ. بۆ نمونە کام زەوی تیجاری و باشە بۆ خۆی هەڵی دەگرێ، زەویەکیش کە بە 10 ساڵی تر خزمەت گوزاری ناگاتێ و مشتری نابێ، کڕیاری نابێت، دەڵێ بە ئەو بۆ خوشکەکەمان بێ. باشە ئەو خوشکەش هەر وەکو تۆ ئەولادی ئەو دایک و باوکەیە کە کۆچیان کردووە. کەواتە ستەمکارە ئەو کەسەی دەستکاری یاساکانی خوای پەروەردگار بکە لە بواری میراتدا. جابات چەند حەجت کردبێ، با حەج و عومرەت کردبێ. زۆر کەسم بینی و بڕواتان هەبێ بەڕێزان شەو نوێژ دەکا. دایمە لێمان دەپرسێ مامۆستا لە خوا بەزێ بێ سعاتێکی ماوە لەسەر بەرماڵم، بەڵام بڕواتان هەبێ حتا ئێستا بەشی خوشکێکی لەو هەموو زەوی و زارە کوشت و کاڵەی کە بۆی بەجێماوە نەیداوە، لەو هەموو دوکان و بازاڕی کە باوکی بەجێ هێشتۆ یەک دانە خوشکی هەر تەنانەت ئەگەر باسیشی بکە بڵێ برا شیرینەکەم، خۆ من مافی خۆمە، خوای گەورە لە قورئانە بۆی دیاری کردم، ئەو خوای نوێژی بۆ دەکەی، هەر ئەو خوای باسی میراتی کردووە، ئەڵێ بێبەریت دەکەم دەخۆم. خوشکەکە هەر ناوێت باسیشی بکە چونکە دوای مەرحەبایی ناکاتەوە. کەچی لەو لاوەسەیرەکەی لە سەفی یەکەمی جومعەیە دەبێت لە دوای ئیمامەوە نەبێت دڵی قەناعەت ناکە، ئەڵێ خێرە گەورەکەم بەنسیب نەبووە. وەکو ئەویان گرنگە بەخوا ئەمەشیان گرنگە، ئەی نادەبی بەستەمکار. هەروەها ئەو کەسەی کەوا گەندەڵی دەکا خۆ لە کار دەدزێتەوە. جا بە ڕێزانجاری وایە مۆزەفێکی بچووکە، فەرمانبەرێکە لە شەریکەیەکا بێ، لە کۆمپانیایەکی ئەهلیدا بێ، تا دەگاتە فەرمانگەیەکی حکومی کە بە ئەندازەی ئەوەی لە توانا و زانستی دابێ خۆی لە کارەکەی دزیەوە پێ دەوترێ گەندەڵی. گەندەڵی هەرەوە نیە لە حکومە لە وەزارەتەکاندا هەبێت، لە مۆزەفێکەوە جاری وایە گەندەڵە. من خۆم لە کارەکەی خۆم بدۆزمەوە دڵسۆزانە ئەنجامی نەدەم گەندەڵ دەبم. جاوە مامۆستای مزگەوتێکە، بەڕێوەبەری قوتابخانەیەکە، مامۆستایەکی زانکۆیە، پزیشکێکە، بە ئەندازەی توانا و زانست دڵسۆز نەبوو، هەوڵی نەدا، مافی کارەکەی نەدا، پێی دەوترێت گەندەڵ. لە مۆزەفێک بۆ سەرەوە هەر کەسێک گەندەڵ بێ، خۆدزەوە بێ لە کار مردار بکاتەوە ئەنجامی نەدا، بە دڵنیاییەوە ئەو کەسەش زاڵمە. هاوسەری خراپ زۆر کەس هەیە ئێستا لە خوشکانمان بەردەوام دەپرسێ ئەگەر عومرەیەکم کردووە، حەجێکم کردووە، خۆزگە هەموو ساڵە عومرەیەکم کردایە، بەڵام ئەوەی ڕێز و حرمەت بێ لە هاوسەرەکەی ناگرێ. دایمە دەیبینی تەسبیحات دەکات، تەسبیحێک بەدەستەوە، وەڵا دەستت خۆش بێ، خوشکە باشەکەم من بادەم ئەلحەمدوللا لێو بە زیکری سەیری فلیمی دۆبلاشکراوی ژەهراویش ناکەی لە ماڵە، بەڵام کەم و کوڕیەکەی تۆ ستەمکاری بەرامبەر بە مێردێک کە هەموو دنیای تۆیە، کە حیا و حرمەتی تۆیە، کە قورئان دەفەرمێت لیباس و بەرگی تۆیە، تۆی داپۆشیوە، سایە و سێبەری ماڵتە، ڕەنجبەری ساڵتە، بەیانی دەڕوات تا ئێوارە پارێک نانی حەڵال بۆ تۆ منداڵەکان بێنێتەوە، تۆی خانومان و خاتون لە ماڵەوە بە ڕێزەوە بژی. تخوا حەیف نییە ڕێز لە مێردەکەن نەگری، حەیف نییە زمانت بەرامبەر بە هەموو کەس شیرینە بەرامبەر بە مێردەکەن نەبێ، خۆشت بەستەمکار نازانی، دڵنیا بە هەر کەسێک پیا و ڕێز لە ژنەکەی نەگرێ، خۆشەویستی بۆ دەرنەبڕێ، مافی نەداتێ، هەموو جۆرەکانی ماف بە ئەندازەی توانا و لێزانین و بۆ گونجان، وە ژنێکیش بە پێچەوانەوە بۆ پیاوەکەی، ئەو ژن و مێردە بەرامبەر بە یەکتر ستەمکارن.
بازرگانێک کە هەلپەرستە خواخوایەتی لە ڕێگەی ئەوەی کە بڵێن دۆلار گران بوو ئەمە کەلوپەلەکانی یەک کۆگای هەیە هەمووی بە هەرزان کڕیوە هەر ئەوەندە گوێبیستی ئەوە بوو شەو دۆلار بەرزە 100 دەڕوا سعرەکان دەکا بە خەیاڵی سعرەکان و نرخەکان بەرز دەکاتەوە کاکە تۆش بە ئەندازەی خۆت گلەی لە حکومت مەکاڵی حکومت زاڵمە وەڵا برا تۆ لەوەی زاڵمتری چونکە بە ئەندازەی ئەوەی دەسەڵاتت هەیە زاڵم وستەمکاری ئەگە وەزارەتێکت بەدەستەوە بوویایە بە دڵنیایە وەستەمەکەت زیادی دەکرد بۆیە وەکو ئەوەی ئێمە ئەهلی نوێژ و خوتبە و جومعە و تەراویح و ڕەمەزان و قورئان خوێندنی شەوان و سواز بۆ خوای پەروەردگار دەستی بەخشندەمان هەیە و حەزمان لە حەج و عومرەیە ئاگادار بە ستەمکار مەبە و بە ئەندازەی ئەوەی ستەمکاری ژنی دەبێت پشتیوانی ستەمکاریش نەبی کاکە براکەت ستەم لە خەڵکێک دەکا خزمێکت بە ئاشکرا دەست درێژی دەکاتە سەر مافی خەڵک چەکداری بۆ کۆمەکەوە مەڵێ لەبەر ئەوەی خزممە وەڵا برامە زاڵمیش بێ هەر خەڵکی لەسەر دەکوژم نا دەستی بگرە بڵێ برا شیرینەکەم من تۆم خۆش دەوێ ئێمە دبای دایک و باوکی یەکین خزمە ئازیزەکەم وەڵاهی ڕوحمت بە قوربان دەکەم بەڵام لەم شوێنەدا ئاگادار بە خۆگەی هەمومان دیفاع لێ بکەین خوا هەیە ئەو پیاوە مافت خواردووە ماڵت خواردووە ستەمت لێ کردووە زوڵمت لێ کردووە بەخوا من لەوایە لەگەڵتان نیم کەواتە هەم زاڵم مەبە هەم هاوکاری زاڵم و ستەمکاریش مەبە با براکەی خۆت بێ بەڕێزت کچێکت بە شووداوە بەڕێزت باوکت نەماوە و لە جیاتی باوکت سەرپەرشتیاری کۆمەڵە خوشکی هاوسەگیریان کردووە کاتێککە کێشەی هاوسەر کچەکەت و خوشکەکە دێتەوە ماڵت زاڵمی ئات کاتێک کە دەزانی بە دیقەت و بە وردبینیەوە سەیرت کردووە کچەکەت خەتابارە بەخوا خوشکەکەی خۆت نالەبارە ئەو زاوایەت کە کچەکەتی لایەکە خوشکەکەتی لایە پیاوێکی بەڕێز محتەرام بەخۆشەرم وەڵی ئستەمی لە کچەکە نەکردو کچەکەت خۆت دەمەوەرە خوشکەکەی خۆت دەمەوەرە و ناحەوێتەوە نابێت لە پێناوی ئەوەدا کە کچتە کە خوشکتە دیفاع لەم تاوانکارە ستەمکارە بکەی بەرامبەر بەو مەزلومە کە زاواکەتە نە بڵێ حەق چۆنە ئاوا حەق چۆنە ئاوا من بابەتەکە دەڵێم هەر کەسێک کە لەگەڵ تا بوو ستەمکار بوو پشتیوانی لێمەکە دەستی بگرە ئەوە کەسەی زاڵمە و ئەو کەسەش کە هیچی بەرناکەوێت لەو ستەمەدا بەس بە قسە تەئیدی دەکا ئەڵی یاخوا دەستت خۆش بێ کوڕە خراپترت پێ بکردایە هەر قبوڵی مەکە ئەها بە قسە بەدەست چووی هاوکارت کرد پشتیوانت کرد چەکداریت بۆ کۆکردەوانێ و دیفاع لەون مەشروعە ناحەقە کرد بڕێ برایانی خۆشەویست خوشکانی موسڵمانی بینەری بەرنامەی کلیل ئەوەی ستەمەکەی کردووە و تۆش کە دیفاع لەو ستەمکارە دەکەی لە قیامەتە هەردوو شتان وەکو یەکن سبحان الله صالحانی ئەم ئومەتی ئیسلامە چۆن لە قورئانی پڕبەرەکەت و بەخشش حاڵی بوون ئیمامی حەسەنی بەسری دەفەرمێ الإسلام بين لاءين دەفەرمێ جعل الله الدين بين لاءين خوای گەورە هەموو دینی کۆ کردوتەوە دینی ئیسلام لە بینی دوو لادا وشەی لا دوو لامان هەیە لە قورئانە هەموو دینی ئیسلام لە بینی ئەم دوو لایەدا کۆبوتەوە ئەویش لە سوورەتی هود ئاەتی 112 و سوورەت 113دا ئەو دوو ئاەتەی سوورەتی هود 112 و 113 ئیمام حەسەنی بەسری دەفەرمێ هەموو قورئان لە بینی ئەو دوانەدا کۆبوتەوە ئەو دوو لا ئاگال لەو دوانە بێ ئیمانت سەلامەتە دنیات بەختەوەرە قیامەتت سەلامەتە و جێگات بەهەشتە یەکەمیان دەفەرمێ لا تەطغەو توندڕەو مەبە لە سنوور دەرمەچۆ فاستەقیم کەما ئومیرتە کاکە دینداری ئاوا بکە کە خوا فەرمانی پێ کردووی ئێستا ئەمڕۆ کۆمەڵگای مرۆڤایەتی و لە وڵاتی خۆشماندا خەڵک گرفتاری دەستی ئەو کەسانە نییە جاری وایە کە کەم دینن بە ئەندازەی ئەوەی گرفتاری دەست و زمانی کەسانی توندڕەوی ئاینیە کابرا بەس خۆی پێ موسڵمانە یعنی کە دەچێتە ئەو مزگەوتە تەنانەت ئەهلی مزگەوتەکەشی پێ موسڵمان نییە خەڵک هەیە بڕواتان هەبێڵێ نوێژ لە دوای هیچ ئیمامێکەوە ناکەم لە مزگەوتە خوتبە لە هیچ مزگەوتێک ناکەم هەمووی کافرە ئەوە توندڕەوە وەلا تەطغەو لای یەکەم ئەوەیە ئاگادار بە ئەوەندە ڕۆ مەچۆ لە دینداریدا لەوەی کە خوا ئەمری پێکردووە بڵێ وەڵڵا من لەوەش زیاتر دامەزراو دەبم لەوە زیاتر واریع دەبم لەوە زیاتر خۆپارێز دەبم لەوە زیاتر ئیمان کامڵتر دەبم کە خوا دایناوە فەستەقیم کەما ئومیرتە دەبێت تاغی ئەبێت تاغوت ئەبی بەستەمکار ئەبی بە توندڕەو کابرا ئامادەیە وای لێ دەدڵ و دەرونی وا ڕەش دەبێت خەڵکی دەکوژێ
ئەچێ لەو بازارە خونبەلەیەک تێنتێک دەتەقێنێتەوە بەدەیان خەڵکی بێت تاوانی بێ گوناحی کاسبی بازار لە لای خۆشی جیهادی فی سەبیلیللایە ئەڵە بەخوا کارێکی چاکم کرد ئەو هەموو دەست و قاسەم تێکەڵاو کرد و خوێنم ڕشت ئەوە توغیانە ئیسلام لای یەکەمی دەڵێ لا تەطغەو ئاگادار بە تونڕە و مەبە لەو سەریشەوە دەفەرمێن لا تەرکەنوا إلی الذین ظەلەموا کاکە مەسلەحەت چیش مەبە پشتیوانی ستەمکار مەبە نەکرد پشتیوانی مەبە مەیلی دڵیشت بۆی نەبێ خۆزگەی پێمەخوازە بە دڵ دوعای بۆ مەکە بە دڵ ئاواتی پێمەخوازە خۆشت نەوێ ئیسلام ئەو دوانەیە نەتونڕە بە نەمەسلەحەت چی بە حەق بە ڕاست بە لە شوێنی خۆیدا ئیسلامەتی و دینداری و خواناسی و دین و ژینت بکە دووەمیان با لەگەڵ دینداریەکەمان و عیبادەتەکەماندا ویژدانمان هەبێ چەند جوانە ئینسان خاوەنی بەڕێزان ویژدانێکی زیندوو بێ خاوەنی ئەوە بێ بەزەیی هەبێ ڕەحمی هەبێ جاران ئەگەر ماڵێک پسووتایە دوکانێک پسووتایە هەرچی خزم و کەس و کار و ناسیا و نەناسیا بوو دەهات پارەی بۆ کۆ دەکردەوە کۆمەکی بۆ کۆ دەکردەوە ئێستاش داری وایە ئەو نمونە جوانانە دەبینین من زۆر جا بیستومەتەوە کە سارێک لەسەر ڕێگا گڕی گرتووە هەر ئەو خەڵکەی بەبێ ئەوەی نەخزمیان بێ نەناسیاویان بێ نەبی ناسن هەر کەسە لە ئاستی خۆیەوە چووە سارەکانی سەر ڕێگایان ڕاگرتووە بە 5,000 و بە 10,000 و بە 25,000 و بە 1000 دینار بڕواتان هەیە بە کابرا لە دڵەوە ناڕەحەت بووە بە ئەندازەی ئەو خاوەن ئۆتۆمبیلەی کە ئۆتۆمبیلەکەی سوتاوە هەر کەسە دەستی کردووە بە گیرفانە لەوێ کۆمەکێکی زۆر باشیان بۆ کردووە هەر تەقریبەن جاریوان نیوەی سارەکەیان بۆ کۆ کردوێتەوە هەر لەو سەر شەقامە ئەمە شتێکی زۆر جوانە ئەگەر ئەو ویژدانەمان هەبوو ئەوە دینداریەکەمان تەواوە بەڵام کابرا سەیرەکەی بازاڕێک دەسووتێ لە شارێک لە شارەکانی کوردستاندا خەڵک فرمێسک بە چاویا دێ خەڵک هاواری لێ بەرز دەبێتەوە گریانی دێ ئەڵێ هاوار بە ماڵم ئەوەی لە مناڵیەوە کۆم کردبەوە لەو دوکانەدا بوو بە خۆڵەمێش ئێوارە کۆگام پڕ بوو بەیانی خۆڵەمێش کۆ دەکەمەوە سێگی کابرا لە فەیسبووکەوە کۆمنتی بۆ دەنووسێ ئەم باڕەباڕە چیە جا خۆی مە حەریق نین ئەوە نیشانەی ویژدانت مردووە جاسەیەکەی بەیانی لە نوێژی جومعەشا دەیبینیەوە ئەوە ئەو دینداری و نوێژوویینە چونکە ویژدانی لەگەڵ نەبوو چونکە فرمێسکت تۆش بە چاوتان نەهات تۆش نانەکە لەسەر سفرە لەبەر دڵ هەڵنەگیراکە ئەو سوتاوی و خۆڵەمێشە دەبینی کە ڕەنجی چەندەها ساڵی کاسبکارێکە کە ڕوسق و ڕۆزی چەندەها خێزانە کە ئێوارەت بڕۆنەوە و پاروێک نان بۆ منداڵەکانیان بەرنەوە ئەگەر ئەو ویژدانە نەما بەڕاستی زۆر خەتەرە کاتێک کە کەسێک چاکەی لەگەڵا کردی ویژدانت نەبوو لە دوای ئەوەی کە چاکەی لەگەڵا کردی چووی زەممت کرد نەعوذ بالله وات زانی کە پەنا بەخوای گەورە ئەوە عەقڵی پێ ناشکێت کە کەسێکی چاکەکارە ئەوە دەبێت لە ئیمانت بترسی ئەوە لە عیبادەتەکانت بترسی هەزار ڕەحمەت لە فەیلسوفی کورد مامۆستا پیرەمێردی شاعیر کاتی خۆی کە فەرموویەتی جاران ئەم کوردە هێند بە وەفا بوو دزیشیان قەدری وەفای لابوو ئێستا کە پاروت کرد بەدەمیەوە پەنجەشت ئەخوا هەر بەدەمیەوە تۆ تێری دەکەی لە نان و کەرا ئەو کە تێری خوار پێت ئەڵێ کەرە بۆیە دەبێت زۆر ئاگامان لەوە بێ بەردەوام چاکە نەمرێنین چاکەکار کە هەستی کرد چاکەکانی بەزایە دەچەند سار دەبێتەوە ئەگەر زۆر بۆ خوا سوڵحاو نەبێ بەڵام کە ویژدانت هەبوو ئیمانت هەیە جاران باب و باپیرانمان بۆمان دەجێڕنەوە بڕواتە نەبێ من لە تەمەنی خۆشما بیرم دێ کەسێک دراوسەکەی بمردایە لە ناو گوندەکەدا یەکێ بمردایە لە ناو گەڕەکەکەدا پرسەیەکە بوویایە دەنگی گریان بۆ مردوویەک پاتایە خەڵک لە ماڵەوە تەلەڤیزۆنەکەی دەکوژاندەوە تەسجیل و ڕادیۆکەی هەڵ نەدەکرد نەک ڕۆژێک بڕوا پان بە هەفتە هەڵ نەدەکرا دایکانی ئێمە دایە گەورەکانمان ئەو کاتە کە جلشۆر نەبوو جلەکان بە تەنافی حەوشە و سەربان ئادرا بۆی ئاوەچۆڕ بێ وشک بێتەوە جلیان لە دەرەوە هەڵ نەدەخست نەوەکو نیشانەی ئەوە بێ ئەم ماڵە خۆشحاڵن خۆیان شتووە جلیان شتووە و هیچ خەمیان نییە لە کاتێکە دراوسەکەیان کە نەک دراوسەی ماڵ بە ماڵ 10 ماڵ 20 ماڵ لەولاوە هەر لەناو گوندەکەدا بوو ئەیگو دەبێ منیش جلەکانم بە تەنافەوە نەبێ وەکو ماڵی ئەوان پرسەم هەبێ لە کاتی پرسەدا دەچوونانی بۆ ئامادە دەکرد بە دەمیەوە بوو ئاژەڵەکانی بۆ بەخێو دەکرد کشت و کاڵەکەی بەڕێوە دەبێت هەتا داهاتەوە سەر خۆی ئەمە ئەخلاقی دینداری ڕاستەقینەیە کە تەنها بۆ مەرحەبایی لەگەڵ نییە لە کاتی ناڕەحەتیشە دەستبارە و بە دڵیش لەگەڵ یا خەمبارە
ئیسلام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لوتکەی ئیسلامەتی و دینداری لا إله إلا اللهە. دەفەرمێت لای خوارەوە شیلابردنی ئازارێکە لەسەر ڕێگادا. واتە کە تۆ ئەهلی تەوحید و لا إله إلا الله ئەڵێی لا إله إلا الله محمد رسول الله، ئەو تەوحید و لا إله إلا الله بەڕێزان ئەبێ ئەوەشی لەگەڵا بێ بیخاتە کردارەوە لەسەر ڕێگاش و شەشکاوێکت بینی بەسەریا تێمەپەڕە. سەتلی خۆڵەکە لەوێ لای بەبا کەسێک قاچی بریندار نەبێ، بزمارێکت بینی بگەڕێەوە بۆی، با بە ئۆتۆمبیلی کەسێکە نەچێ، با بەژێر پێی قاچی کەسێکە نەچێ، با تایەک پەنچەر نەکە. ئەگەر ئەو هەڵوێستەت لێ بیندرا ئیمانەکەت باشە، ئیمانەکەت جێی دڵخۆشیە. والحياء شعبة من الإيمان. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت لەو ناوەندەشە حیا و حورمەت بەشێکە لە ئیمان. یعنی ئەگەر کەسێک ئێستا زۆر کەس دەبینی دەڵێ وەڵا بە تەمام عومرە بکەم، ئێمەڵێن لە خوا بەزیا بێ، وەڵا نوێژ دەکەم، بەڵام سەیرەکەی لایەنی شەرم و حیاکەی بەداخەوە کەم بووەتەوە. جاران ئەم کوردەی ئێمە بەڕێزان پرۆگرامی کلیل جوانیەکانتان بەبیر دەخاتەوە. ئافرەتی بەڕێزی ئێمە دایک و خوشکانی ئێمە کچەکانی ئێمە کاتێک کە مەمکی دەدا بە مناڵەکەی کۆرپەی حەڵاڵی خۆی لەچکەکەی ئەدا بەسەر سنگ و مەمکە بۆی باوک و براکەی و کەسوکار نەبینن. ئێستا بۆ خۆی مەمک و سنگی ڕوود دەکاتەوە وڵای بە تەمام عمرەیەکیش بکەم. من دەڵێم ئەمەیانت باشە، بەس دەبێ ئەم حیاشت هەبێ. جاران ئافرەت کاتێک کە ورگی بەرز دەبەوە دووجیان دەبوو حامیلە دەبوو خۆی لە ماڵی باوک و براکەی دەدزیەوە پێعی بۆ حاڵە ببینن. ئێستا فەیسبوک دێنەوە هەموو ڕۆژێت چەند سانتیم بەرز بوو بێتەوە بۆ خۆی بڵاوی دەکاتەوە، بۆ باوکی دەنێرێ. خۆ ئەگەمە حرامیش نەبێ، بەڵام حیا شەرم کەم دەبێتەوە. الحياء لا يأتي إلا بخير. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت شەرم و شکۆ و حیا و حورمەت لە هەر شتێکا بێ خێر و بەرەکەتە. وە کاتێک کە تۆ حەزت لە عومرەیە، حەزت لە نوێژە، حەزت لە ڕۆژی سونەتە، حەزت لە تەسبیحاتە، ئەبێ ئەگەر لەلایەنی شەرم و شکۆ و حیا و حورمەتی خۆشت بێ. ئێمە بابوو باپیرانێکمان هەبوون لەسەر دینداری پەروەردەیان کردین، لەسەر قەدر و حورمەت و بەها باڵاکانیش پەروەردەیان کردوین. تکاتان لێ دەکەم میلەتی کوردی موسڵمان با ئەم لایەشیان کاڵ نەبێتەوە. ناوبڕێکی کورتمان هەیە و دێنەوە خزمەتتان. بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان باسی ئەومان کرد کە ئیسلام ئەگەر بەگشتگیری وەریگرین ئەبێتە خێر و بەرەکەت بۆ خۆمان، ئەبێتە خێر و بەرەکەت بۆ دەوروبەرمان و عیبادەتەکانمان لە نوێژ و جومعە و جەماعەت و عومرە و حەج و بەخشینەکانمان لە کردارەکانماندا بەرهەمی دەبێ و ڕەنگ دەداتەوە. باسی ئەومان کرد ئیسلام کاتێک کە لوتکەی هەرە بەرزی لا إله إلا الله محمد رسول اللهە ئەوێ بەرهەمی ئەو لا إله إلا الله لە کردارەکانماندا لانی کەم بەوە ببیندرێ ئیماتەة الأذى عن الطريق صدقة وأدناه إماتة الأذى عن الطريق لە حەدیسەکە ئاوا هاتووە. لانی کەمی بەرهەمەکەی دەبێت لانی کەمی ئەوە بێ ببینینی ئازارێک لەسەر ڕێگادا ناڕەحەت بی، یعنی شوشەیەکت بینی، بزمارێکت بینی، بورغویەکت بینی، ئۆتۆمبیلەکەی تۆی پەنچەر نەکرد بە قاچی تۆدا نەچوو بێ هەڵوێست مەبە. پێمان دەڵێ لا إله إلا الله کە عەقیدە و بیر و باوەڕەکەیە هەڵوێستت تیا دروست دەکا. هەڵوێستەکە ئەوەیە لانی کەمی کە ئازارێکت بینی بەسەریا تێمەپەڕە، لای بە لەسەر ڕێگای موسڵماناندا، ئەمجا بۆ ئازاری گەورەتر، بۆ ناڕەحەتی گەورەتری ڕێگای موسڵمانان و مرۆڤایەتی. هەروەها والحیاء شعبة من الإيمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی حیا و حورمەت و شکۆ بەشێکە لە ئیمان، بەشێکە لە ئیمان. تۆ ئەهلی ئیمانی ئەبێ ڕەنگدانەوە لە حیا و حورمەتی هەر یەکێک لە ئێمەدا بە ئیزنی خوای گەورە هەبێ. تکاتان لێ دەکەم میلەتی کوردی موسڵمان با ئەم شەرم و شکۆیەمان نەشکێ. وەڵاهی جاران ئەبیندرا کەسێک کە جیا ببوویایەوە لە هاوسەری تەلاق بکەوتە نێوان خۆی هاوسەرەکەیەوە، بە تایبەتی ئافرەتان بەخوا پیاوانی ژوابوون، بە تایبەتتر ئافرەتان یعنی لەو ماڵی باوکەیدا لە ماڵی ئەو ئافرەتایە وەکو پرسەوا بوو، خەڵک پێ عیب و قسەی خۆش بکە، قسەی پێکەنین بکە. بەڵێ الحیاء لا یأتی إلا بخیر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی حیا و شەرم و شکۆ لە هەر شتێکا بێ خێر و بەرەکەتە. عەرزم کردن جاران ئافرەتێک کە تەلاق دەدرا کە لە هاوسەری جیا دەبەوە هەم خۆی وەکو لە پرسەدا بێ وا بوو، هەم ماڵی باوک و کەسوکاری لە پرسەدا بوون. کاتێک کە تۆ دەچی بۆ میوانداریان، کە دەچی بۆ سەردانیان، پێت عیب و قسەی پێکەنین و خۆش بکەی، ئەگوت فڵان کەس لە هاوسەری جیا بۆتەوە با برینی نەکولێتەوە. ئێستا بە چاوی خۆتان خۆ دەبینن تۆڕە کۆمەڵایەتیەکان کە من شکر نیمە جاروبار نیشانم دەنەگە دۆست و برادەرێک ئافرەت هەیە لە هاوسەری جیا بۆتەوە
ئێستا دێکێک قاش دەکا وەکو عید میلاد مۆمدا دەگیسێنێ هاوڕەکانی کۆ دەکاتەوە ئەم ئاهەنگە بە بۆنەی جیابوونەوەم لە هاوسەرەکەم یعنی وەکەوەی دەستخۆشی بکات لە کەسانێکی تریش کە بە تەمای جیابوونەوەم بڵێ ئەوەتە زۆر بە چێژە نەکرد جێگەی غەمباری نییە زۆر بەختەوەرم بە جیابوونەوە ئەمە نیشانەی نەمانی شەرمە نیشانی نەمانی شکۆی مرۆڤە نیشانەی تێکچوونی بەها کۆمەڵایەتیەکانە کە دینداریەکەمان عیبادەتەکەمان دەبێت ئەم ئەخلاقە پەسەندە ڕەسەنانە کە بەرهەمی دین و ئیمانن لەگەڵ یا بمێنێ ئەگەر خەلەلی تێکەوت ئەو لایەنی تریش خەلەلی تێدەکەوێت خاڵی دووەم بریتە لەوەی کە ئینسان زمان پارێز بێ زمانی بپارێزێ لەوەی کە بوختانی خەڵک بکە بوختان بۆ خەڵک هەڵبەستێ زمانت بپارێزی لە غەیبەتکردن لە گوێندان لە ئابڕووبردننی خەڵک لە کەدارکردنی ئەمجا نەک خۆت نەیکەی ئیسلام پێت دەڵێ خۆشحاڵیش مەبە بە بیستنی یەکێک لەو بابەتانە خۆشحاڵیش مەبە قورآنی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی نور سوورەتی النور ئاەتی 19 دەفەرمێ إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة ئەو کەسانەی یحبونە هەرکات کە قورئانی پڕبەرەکەت و بەخششتان خوێندەوە لەسەر وشە بە وشەی بەڕێزان بوەستن وشەی یحبونە یعنی بەردەوام حەزیان لێیە چێژ دەبینن لەوەی کە دەبیستن فڵان ئیماندار الذين آمنوا في الذين آمنوا ئەوانەی ئیماندارن بەخوا وەک تۆ ئیماندارە ئەهلی شادە و ئیمانە ئەهلی قیبلەیە لە یەک گۆڕستانە دەنێژێن بەرەو قیبلەی و محەممەد صلی الله عليه وسلم بەڕێزم کاتێک کە دەبیستی لە کەدار کراوە بوختانێکی بۆ کراوە تەشهیرێکی پێکراوە ناوی زڕێنراوە تۆ لایکێکت بۆ کرد تۆش بەشدار بووی یان هیچن نەکرد بزەیەک هاتە سەر لێوت یان لە دڵەوە خۆشحاڵ بووی بەڵێ کوتت بەخوا فڵان کەس چاک ئابڕویان بەردەستیان خۆش بێ لە کاتێکان نە ئاگال لێ ئەو کارەی کردبێ واگەر تەنانەت کردبێشتە کرابێش مافی ئەوەت نییە بەڕاستی ئابڕووی بەری زۆر دڵسۆزی ڕاستەقینەی بڕۆ نەسیحەتی بکە بیەنەوە سەر ڕێگای ڕاست بەڵام بڵاوی مەکەوە چونکە تاوان لە ناو کۆمەڵگادا ئەگەر تاوانکار تاوانەکەشی کردبێ بۆ نەزینای کردووە کارێکی ئابڕووبەرانەی کردووە دزی کردووە خراپەی کردووە غەشی کردووە ئەگەر باسی بکەی کار ئاسانیت کرد بۆ ئەوی خەڵکانێکی تریش سامیان بشکێ بەرامبەر بەو گوناه و تاوانە ئێستا جاران ئەگە بیان وتایە فڵان کەس پارەی خەڵکی خواردووە هەر کەسەکە تەریق دەبەوە لە ڕووی نەدەهات بێتەوە ناو کۆمەڵگا بەڵام ئێستا کە دەبینی لە تەلەڤیزۆنەکانەوە کابرای بێژەری پارەخۆر لەگەڵ ڕێزمدا بۆ هەموو ڕاگەیاندکارێکی باش و تیڤیەکی باش و بە حورمەت سیرەکەی بە ترش و خوێیەکی پێوە دەکا فڵان کەس 1 ملیۆن دۆلاری خەڵکی برد لە بزنەوە حتا جۆ لە خەڵکی وەریگرت دەستی هەموو خەڵکەکەی بڕی زۆر بە چێژەوە دەیخوێنێتەوە یعنی وا لە خەڵکی دەکا پارەبردنی خەڵکو و دەستبڕینی خەڵکو و نەهێشتنی متمانە لە نێوان خەڵکە لە نێوان مامەڵەتچیەکاندا هەر زۆر بەتامە هەر نەک هەر عیب نییە هەر کەناڵی فەزایی باسیشت دەکا هەر نەک عیب نییە و شتەریق مەبەوە ئەوەتانێ وای ترش و خوێ دەکا وەکو ئەوەی دەنگ و باسێکی زۆر ئاسایی و خۆشحاڵی بێ کە لە کاتێکەوە خەمباری دەوێت کەسێک چەند ملیۆن دۆلاری خەڵکی بردووە ئەبێت چەند ماڵی داخ کرد بێ چەند کەس کە عەقڵەکەی کامڵ نەبووە ئێستا داغ نراوە نەک بە دڵی خۆیە بە ژنەکەیە بە منداڵەکانیدا بە کەسوکاریدا بەوەی ڕەنجی چەند ساڵەی بە فیرۆز و ئازیزان چاولێ ئەگەر کەسێک خۆشحاڵ بوو زەردەخەنە هاتە سەر لێوت بەوەی کە کارێک ئاگات لێنیەکە کراوە بڵاو دەکرێتەوە یان ئاگاشت لێ حەزت کرد ئەم خراپەکاری و فاحیشەیە بڵاو بکرێتەوە دەنگ و باسەکەی ببیسترێ ئیتر ئەوە لەو حاڵەتانەدا بەڕێزان تۆ دەبی بە مستحقی چی لەهم عەذاب ئەلیم دڵنیا بە سزایەکت بۆ هەیە عەذاب هەر بۆ خۆی یعنی سزای بەهێز ئەلیمەکەشی لەگەڵ یعنی زۆر زۆر بەهێز زۆر بە ئازار لەهم عەذاب ئەلیم هەر لە قیامەتە نەوەڵا فی الدنیا لە دنیادا پێش قیامەت في الدنيا والآخرة أما تاني قرآن تان كخوان دويان بيستان لسو شبو وشي بوستن والله هر كسيك
کاتێک کە مسلمانێک ئابڕوو دەبرێ، کاتێک کە کەسێک ئیفلاس دەکا، کاتێک کەسێک کچەکەی تەلاق دەدرێ، کاتێک کەسێک دوکانەکەی دەسووتێ، کاتێک کەسێک کوڕەکەی لە خوێندنا سەرکەوتو نابێ بۆ کۆمەڵە سفرەوە بۆی هاتوۆتەوە تووشی ناڕەحەتی دەرونی بووە، تۆ زەردە هاتە سەر لێوت، زەردەخەنەت کرد، لاقرتێت پێ کرد، لە دڵەوە خۆشحاڵ بووی، دڵنیا بە هەر لەم دنیادا عەزابە بە شیددەتەکەی دەچێژی. عەزابی ئەم دنیا خوا ئاگر نییە، خوا لەم دنیا ناتخاتە ئاگری جەهەنەمەوە. عەزابەکەی چییە؟ خوا دڵ و دەروونن ناڕەحەت دەکا، بەخوا زەردەخەنەت لێ دەکا بە گریان، بەخوا خۆشحاڵیەکەی ناودڵت دەکا بە گرەی دەرونی، خۆشت نازانی لەکوێوە تووشی ئەو دڵ ناڕەحەتیە بووی. بڕواتە نەبێ بەرەکەت لە ماڵت هەڵدەگیرێ. دڵنیا بن بەڕێزان، وای لێدێ هەر کە سابەتێک دەکەی بەدەستەوە نایە. وەڵی عەزابەکەی دنیا کە بە ناڕەحەتی مسلمانان خۆشحاڵ بووی، بەرهەمەکەی ئەوەیە هاوسەر لەگەڵ خراپ دەبێ، گوێڕایاڵن نابێ، منداڵەکانت عیبیان نەبوو، باش ئەم ماڵە بۆوە ئاژاوی تێکەوت، بۆچی هەمووی لێت هەڵگەڕانەوە، بۆچی بێگوێیت دەکەن، بۆچی سفرەی ڕەحمەت لە ماڵتان هەڵگیرە، ئەو بەرهەمی ئەوەیە. لەهم عەذاب فی الدنیا. جا هەندێک گوناه هەیە عەزابەکەی کە لە دنیادا چێشتن ناڕەحەتیەکانی پاک دەبێەوە، بەڵام ئەمەیان پاک نابێەوە. وەلئاخیرە، هەم لە دنیادا خوا سزات دەدا، هەم لە قیامەتیشا بە جەهەنەم سزات دەدا پەنا بەخوا، بە تەریق بوونەوەی مەیدانی مەحشەر و بەردەمی خوای پەروەردگار سزات دەدا. ئەو کاتێک کە دڵەکەت دێتە جواب، ئەو کاتەی لێوەکانت دێنە قسە، ئەڵێن پەروەردگارە بە ئێمە بە فڵان کەسی ئیماندار پێکەنی، دڵەکە دەڵێت چەند جار دەستت بەسەر دڵ تا هێناوەتت ئۆخەی کاکە ئەو ئۆخەیانە لە ئەو ئۆخەیە ئاخی بە دواوەیە، هەموو ئۆخەیەک کە دەست بەسەر دڵدادێنی وڵێ ئۆخەی فڵان کەس تەلاق درا، فڵان کەس ماڵی وێران بوو، فڵان کەس زەرەری کرد، فڵان کەس ئۆتۆمبیلەکەی تووشی ڕووداوی هاتوو چۆ بوو، ئەخەی یەخوا لەوە خراپتری لێبێ، فڵان کەس تووشی سەرەتان بوو خۆزگە لەوە خراپتر بێ، ئۆخەیت کرد، دڵنیا بە ئاخێک هەڵدەکێشی لە دواییدا. هەموو ئۆخەیەک بۆ شکستی ئیماندارانی براو خۆشکت، هاوزمانیان و هاونیشتیمانیانی خۆت، هەموو ئۆخەیەک کە دەبیستی ئابڕوویەک تکاوە، ماڵێک خوراوە، دەستێک بڕدراوە، غەشێک کراوە، پارەیەک براوە، وەڵڵاهی لە دنیادا و لە قیامەتیشا ئاخێک دەکرێتەوە بە دڵتا. وە دەست بەسەر دڵدا مەهێنە، هەندە بە ئاسانی ماڵێ ئۆخەی وا بوو، ئۆخەی وان لێ کرد و ئۆخەی واچوو، چونکە ئاخ دەبینی بە شوێنیدا. کەواتە تۆ بۆ خۆت نابێ نەک زینا بکەی، نە بوختان بکەی، نە غەیبەت بکەی، نە ئابڕووی خەڵک بەری، بەڵکو یوحیبونە، بۆ یەک جاریش خۆشحاڵ مەبە. یەکێ دڵێ باشە یوحیبونە بە فعلی مضارع هاتووە، یعنی بە بەردەوامی، کاکێ یەک جارە، یەک جار ڕێگەت بە خۆتدا بە زەرەری مسلمانان خۆشحاڵ بووی، بڕواتان هەبێت دوایی دەبێتە 2 جار، ئەبێتە 3 جار، ئەبێتە 100 جار، دوایی وال لێدێ بە شوێنیا دەگەڕی، لە فەیسبووکە کون بە کون دەگەڕی بزانی داخۆ لە کوێوە کەسێ تووشی ناڕەحەتیەک بووە، تۆ خۆشحاڵی خۆت دەربڕی. بۆیە زۆر ئاگادار بە عەزیزم، لا تظهر الشماتة لأخيك فيرحمه الله ويبتليك. شادمانی دەرمەبڕە و ئۆخەی مەکە و دەست بەسەر دڵتان مەهێنە کاتێک کەسێ تووشی ناڕەحەتی دەبێ، چونکە لەوەیە خوا دەرگای ڕەحمەت لەو بکاتەوە ڕزگاری کە وەیەبتەلیکە، بەڵام خوا تۆ تووشی ئەو بەڵایەکە. زۆر بە خۆت دەنازی کە من قەت شکست ناهێنم لە مامەڵەدا، وەڵڵا شکست دێنی و زەرەرێکی گەورە دەکەی. زۆر بە خۆت دەنازی فڵان کەس بێعەقڵ بوو پارەیان خوار، هەر خۆشن نازانی کە گاڵتەت بەو دەکرد پارەکەی تۆ چۆن دەخورێ و چۆن دەستت دەبڕن و لەبەر دەستا دەری دێن و هیچ فرت و فێڵێک و زیرێکێکن نایخوا. زۆرت گاڵتە بە خەڵک کرد، مناڵ نازانێ پەروەردەکە، کاکە پەروەردەکەی جوان نییە، خۆی سەقەتە، وەڵڵی نازانی مناڵەکانی تۆ کە پەروەردەیەکی جوانی شکردبوون بۆ وایان لێ هات. ئەگەر زۆر دڵسۆزی بێ هەڵوێز مەبە، بڕۆ نەسیحەتی خێری بکە، بڕۆ ڕێگەی ڕاستی نیشاندا، بڕۆ پەروەردەی جوانی فێرکەوە، دوو بە دوو لەگەڵ یادانیشە لەبەر چاوی خەڵکی ژنا بڵێ فڵان کەس وەڵڵاهی پەروەردەی منداڵ ئاوا نابێ، من لەبەر خواتی خوا خۆشم دەوی، منداڵەکانی تۆ خوشکەزا و برازای خۆ من، با تکایە یارمەتیت بدەم، وەرە ئەم ڕێگایانە بگرە بەر، ئەویش دەبێت دوو بە دوو بن کەس پێی نەزانێ، ئەگەر لای خەڵک باست کرد حیات بردووە، فەزحت کردووە، نەسیحەتت نەکردووە، بەڵام ئەگەر لە دڵەوە لە ماڵەوە خۆشحاڵ بووی، ئەوە دڵنیا بە خوا ڕەحم بەو دەکا، دەرگای تنگانە کورتە، بە خۆی دادەچێتەوە، لێی ئیفلاسی هەڵدەسێتەوە، دەبێتەوە خاوەن ماڵ.
دوکانەکەی سوتاوە بەیانی خوا دەرگای ئەرحەم الراحیمینی کراوەیە دوکانیش دادەنێتەوە بەڵام تۆ داخەکە بە دڵتا دەنرێتەوە دڵنیا بەخوا ڕەحم بەو دەکا و ڕزگاری دەبێ کچەکەی ئەو تەلاق دراوە شوو دەکاتەوە خوشکەکەی تەلاق دراوە شوو دەکاتەوە لەولەوە چێ مێردێکی زۆر باشی بە نسیب بێ بەڵام خوا لە ماڵەکەی خۆتا تۆ تووشی دڵناڕەحەتی دەکا کچەکە دەگە تەلاقیش نەدرێ ئاژاوی هاوسەری بۆ پەیدا دەبێ بۆی هەموو ڕۆژە تۆ خەفەتبار بی بۆیە ئاگەمان لە خۆمان بێ پشکنینێک بۆ خۆمان بکەین باشە جەستە پێویستی بە پشکنینە ئێستا زۆر خەڵکی ئەلحەمدولیلا وریای خۆیەتی ئەگەر لە سنوور نەچێتە دەرەوە نەبێتە وەسواسی و ئەویش بۆ خۆی نەبێتە جۆرێک لە نەخۆشی خراب نییە بەڵام دەبێت وریابی نەبێتە جۆرێک لە نەخۆشی خەڵک هەیە هەموو مانگە هەموو هەفتەیەک بەحسێکی خۆی دەکات فەحسی عام دەکات بزانم سەرەتانم نییە چەوریم نییە کۆڕۆستۆڵم ئەوەش بۆ خۆی نەخۆشیە هەر بەو حەددە ترسان لە نەخۆشی بۆ خۆی نەخۆشیە یعنی کە ئەوەندە ترسای لە لەشی خۆ دڵنیا بە هەر بە ساغی نەخۆشی هەیە بە ساغی لە ترسی نەخۆشی نەخۆشە ئەوە زۆر خراپە بەڵام ناو بە ناوێک لە کاتی پێویستدا بەڕێنمایی پزیشکی و چاودێری تەندروستی پشکنینێک بۆ خۆت بکەی بزانی چەوریت زەختی خوێنت خانە شێرپەنجەیەکان خوا پەناماندا داخۆ گۆڕانکاریان بەسەرانە هاتۆ بەرزوو نزمیان نەکردووە چیان لێ هاتووە پشکنی خراپ نییە ئەبێ پشکنینیش بۆ ئیمانمان بکەین پشکنینێک بۆ خۆت بکە ئیماندار لە پشکنینەکەیان نووسراوە ڕوحەما و بەینەهم سوڕەتی ئەلفەتح ئایەتی 29 هەروات وەختی ڕەحم و بەزەیت هەبوو بەرامبەر بە ئیماندارانی براو خۆش کرد بە خۆشحاڵی خەڵک خۆشحاڵ بووی بە نەبوونی و نەداری و قەرزاری و دەستکورتی و خەمباری خەڵکی موسڵمانی براو خوشکی خۆت خەمبار بووی پشکنینەکەت تەواوە تۆ دەرچووی پشکنینەکەت پاکە ئیمانداران ئەذیلەتەن عەلە المؤمنین سوڕەتی ئەلمائیدە ئایەتی 54 لە پشکنینەکەدا دەرکەوت کە ملکەتی بەرامبەر بە ئیمانداران ملکەتی بەرامبەر بە ئیمانداران ڕێز لە ئیمانداران دەگری دەڵێ فڵان کەس بە تەمەنە لە من گەورەترە لە ڕێگا پێشی ناکەوم فڵان کەس لە من بچووکترە تەمەنی کەمترە ئەزمموی کەمترە ئەزمموی خۆمی پێشکەش دەکەم هەر هیچم لەدەست نایە لە ماڵەوە دوعای خێری بۆ دەکەم ملکەت بووی بەڕێز بووی لەگەڵ ئیمانداران ئەوە پشکنینەکەت پاکە بەداخەوە هیوا هەیە بەس لەگەڵ ئیمانداران بێڕێزە ینی مەلای مزگەوتم بینیوە ڕیژ ئەوەندا و تاری تونند و تیژ ئەوەی زمانی بەکاردێنێ بەس بۆ ئیمانداران بەکاری دێنێ ڕۆژێک ئەو زمانی بەرامبەر بە ئەهلی کوفر بەکار نایەنێ قەت نەقدێکی ئەوان ناگرێت قەت ڕەخنەیەکیان لێ ناگرێت بەس خەریکی کافرکردنی ئەم مبتەدعکردنی ئەو فاسقکردنی ئەو بێئیمانکردنی ئەوە بەس زمانی لەسەر موسڵمانانە پشکنینەکەت پیسە فریای خۆتکەوە تەوبە بکە چارەسەرێکی خۆت بکە من صفات المؤمن سلامة القلب لنشاني إنساني إيمان دارا صاغ سلامتي ضل ها أنتم أولئك تحبونهم ولا يحبونكم سورة آل عمران آتي 119 خواهي پروردگار دفرمي إيمان داراني راستقينا أوانان خوش دوي أو منافقانا يعني خوش ياندوان كافركانيشيان خوش دوي بێباوەڕەکانیشیان خۆش دەوێت خۆشیان دەون لە چدا حەز دەکەن چۆن ئەمان ئیماندارن ئەوانیش ئیماندار بن حەز دەکەن چۆن ئەمان لە ئاوی ڕەحمەتی ئیسلامیان خواردوێتەوە ئەوانیش هیچ کە ئاوی بۆگەنی بێبڕوایی و کوفر و شیرک نەخۆنەوە ئەوانیش بێن لە تەوحید و لا ئیلاهە ئیلا اللهی حەق و ڕاستەقینە لە دینی حەقە ئیسلامە بەهرەوەر بن بەهرەمەند بن بەختەوەر بن ئەوان خۆش دەون یعنی خۆشەویستیەکان ئەوەیە لە خۆزگە فڵان کەسی بکافریش ئیمانی بێنایە بەڵام ئەوەندە دڵیان پاکە یعنی دەڵێن من بەختەوەرم خۆزگەویش بەختەوەر بوویایە بەهۆی ئیمانەوە بەختەوەر بوویایە بەڵام وەلا یحبونەکم ئەوان وانین بەرامبەر بە ئێوە ئەوان دڵیان پڕە دەڵە خۆزگە هەموو مسلمانان پسووتیان درانایە مسلمان ئەوەندەی کوژراوە لە فڵان وڵاتە بە تۆ پوتارە لێدرێ خۆزگە دا ئەوەندەی کەشیان لێ بکوژرایە دڵی ئاو ناخواتەوە تۆوانی تۆ دڵی خۆزگە فڵان کەس بە بێ ئیمانی نەمردایە خۆزگە بمتوانێت پێش مردنی بمهێنایە ساڵڕێگەی ڕاست لەو ڕۆ خۆشەویستی خۆت دەردەبڕی بەڵام صفاتی منافق پشکنینەکەی ئاوایە لە پشکنین دەرناچێ إن تمسسكم حسنة تسؤهم وإن تصيبكم سيئة يفرح بها سورة آل عمران آياتي 120 كاتي منافق دام بيني إيمان داران بحال توشي خوشيك دبن سيدي وردي قرآن كان تمسسكم هەر یەک تۆز خۆشی ڕووی تێبکردنایە کەمێک خۆشی و فەرەحی و هەبوونی و دڵشادی و سەرکەوتن بە نسیبی موسڵمانان بوویایە دەفەرمێ تەسؤهم
پێی ناڕەحەت دەبوون لە دڵەوە دڵیان دەگیرە وئین تصیبکم سەیئەتون ئەگەر بەڵایەکی گەورەتان توش ببوویایە یەفرەحوا بها ئەو کاتە زۆر خۆشحاڵ دەبوون زۆر خۆشحاڵ دەبوون خۆشحاڵی خۆیان دەردەبڕی کە تۆ تووشی ناڕەحەتی بووی جا ئەمە بۆ هەموو سەردەمێکە جەنابەت ئەو پشکنینە بۆ خۆت بکە کاتێک کەسێک دەبینی خێر و خۆشیەک ڕووی تێدەکات دڵت تەنگ بوو نیشانی منافقیە کە خەڵکێک دەبینی تووشی موسیبەت و ناڕەحەتی بوو تۆ بزەت هاتێ زەردەخەنەت هاتێ ئۆخەیت بۆ کرد کوتت خۆزگە زیاتر بوویایە دڵنیا بە سیفاتی منافقینت تێدایە بۆ ئاگامان لە خۆمان بێ پشکنین بۆ خۆمان بکەین مەحزوونکردنی کەسێکی ئیماندار خەفەت پێدانی سیفەتی شەیطانە تۆ دەبی بە هاوڕێی شەیطان جا چرایە لە شەیطان پیستر بێ قورئان لە سوورەتی المجادلە ئاەتی دەدا دەفەرمێ إنما النجوى من الشيطان ليحزن الذين آمنوا بەڕاستی چرپە چرب لە شەیطانەوەیە بۆی ئیمانداران ناڕەحەتکە یعنی جەنابەت سرت بەسەری سێ کەسن دوانتان سەرتان بەسەری یەکەوە ناو ئاوا بە چاوێکی سەیری ئەوت دەکرد یعنی بۆی تێ بگەێنی باسێکەکە و نامانەوێت تۆ تێبگەی ئێکاکە بووە باب 4 کەس بوونایە 5 کەس بوونایە ئەخر ئەمە نیشانەیە بڕوامان پێ نییە نیشانەیە کارێکەیە و نهێنیە و خەفەتی پێدەی ینی خەفەت مەدە بە کەسی سێم یان قسەکە هەرسێکتان لێ حاڵی بن یان باسی مەکە تا دەچنە قەڵەباڵغیەکەوە ئێستاگەمە 5-6 کەس بین لێرەدا دوو کەسمان قۆڵ بە قۆڵ یەکاکەین و دوورکەوینەوە قسەی نهێنی بکەین مادام 4-5 لێرە ماوینەوە گرفتێکمان نییە بەڵام ئەگە 3 کەس بین دوانیان بڕۆنە ئەولا و عەرز بکردن جارجاری هیچ چاوێکی بۆ ئاوا لێ بکا و ینی بە چرپەکەوە قسە بکە ئەو چرپەیە دەبێتە ناڕەحەتکردنەوەی ئیماندارە ئەوە شت بۆ نییە ئەوە کاری شەیطانە یعنی تۆ لەو کاتەدا بووی بە هاوڕێ حیزبیەکەی شەیطان بوو بە ڕەفیق حیزبی شەیطان چونکە شەیطان دەیەوێت ئیمانداران ناڕەحەتکە بەو خوایە خەڵکێکمان هەیە لە ناو مەدیسا قسە دەکا بەس بۆ ئەوەی یەکێک مەحزوونکە بەس بۆ ئەوەی خەفەت بدا بە یەکێک ئەو کاتە تۆ دەبی بە هاوڕێی شەیطان جاوەرە خەفەت پێدانی کەسێک یان هەواڵێک دەژێڕێتەوە ئەزانە فڵان کەس لە فڵان مامەڵەدا دۆلاری هەیە دیناری وڵا دۆلار بەرز بەوە دینا بەرز بەوە ڕاستیش ناکە یان خۆلەوە چێ سعاتێک بە 2 سعاتەوە خۆی لێبێتەوە بەس بۆی فڵان کەس نێتی ئەوەی هەیە فڵان کەس خەفەت بارکە ئەڵێ وەڵی ئەم ساڵ زەحمەتە کەس لە ئیمتیحانە دەرچێ پرسیارەکان ئەوەندە قورس دەبن بەس بۆی فڵان تەلەبە مەحزوون بێ خەفەتبار بێ ئەژنۆی بشکێ و دەرنەچێ ئەڵێ وڵاتی یەک پارچە دەبێتە شەڕ و خوێن و ئەوانە دەزانێت فڵان کەس زەویەکی کڕیوە بە تەمای دروستکردنی خانوویەکە ئێتر وا دنیای لەبەر چاوڕۆژ دەکڵە خۆزگە پارەکە لە جیشفان مابووە بەیانی هەڵات دەست پێ دەکا و ماڵەکەم فەوتە بەس بۆیە ئەم قسەیە و مەجلیسەدا دەمەزرێنێ بۆی فڵان کەس تووشی خەم و خەفەتکە و دڵی تەنکە وەڵی لەو کاتەیە تۆ دەبی بە ڕەفیقی شەیطان جا خەفەتبارکردن حرام بێ ئەی کوشتن دەبێت چۆن بێ ئەی بوختان بۆکردن دەبێت چۆن بێ ئەی ئابڕووبردن دەبێت چۆن بێ وی ئیسلام گشتگیرە بەڕێزان سەیری ئەم قورئانەکەن لەم سەری بۆ ئەو سەری هەموو شتێکی بۆ ئێمە باس کردووە بەرنامەیەکی تێر و تەواوە مەسلەحەت چی مەبە کاتێک کە قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەخوێنینەوە سوورەتی یوسف زۆر خەڵک دەیخوێنێتەوە زانێ هەر بۆ پرسەیە نەکا کە سوورەتی یوسف بۆیە خەمەکانت لەسەر لابە بۆی دەرسەکانی ژیانت فێرکە بۆ ئەوەی ئەو هەڵانەی کە لە ژیانە کردومانن ڕاستیان کەینەوە یەکێ لە دەرسە هەرە گەورەکانی سوورەتی یوسف ئەوەیە ئینسانێکی مەسلەحەت چی مەبە سەیری کە کاتێک کە ڕۆیشتن بنیامینی براشیان لەگەڵ خۆیان نابەر یوسف پێوتن ئەم جارە ئەگە هاتنەوە بنیامینیش لەگەڵ خۆتان نابێنن برا بچووکەکەشتان بێنن با بزانم ڕاز دەکەن ڕازگۆن ئەو کاتە دەیانگوت ئەرسیل مەعەنا ئەخانا سوورەتی یوسف ئاەتی 63 دەبرا چووبوونەوە خزمەت یعقوب پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ کە باوکیان بوو باوە گیان ئەخانا برا خۆشەویستەکەشمان لەگەڵ بنێرە کاکە بنیامین گیانیش لەگەڵمان نابنێرە دەیانگوت وەنەحفەظ ئەخانا واللهی دڵنیا بە وەکو چاومان ئاگامان لێی دەبێ ئینا لەه لەحافیظون بەو هەموو تاکیدا بەخوا باوکە سوێندت بۆ دەخۆین دڵنیا بە لە خۆمان زیاتر ئاگاداری بنیامین دەبین هەسەیەک ئەخانە وشەی ئەخانە لە قورئانە خەتێکی بەجێرا بێنە بلا شیرینەکەمان بۆ ئیشیان پێی بوو چونکە منیع منا الکەیل ئەگە بنیامین نەبین ئەم خێر و بەرەکەتەمان لەسەر هەڵدەگیرێ گەنمی داوینێ پارەی بۆ خستوینەوە بارەکانمانەوە یعنی بە بەلاژ لەو گرانیەدا ئەو هەموو فەردەگەنمەی داوینێ ئێستا بنیامینمان لەگەڵ نەبێ منیع منا الکەیل بەخوا نامبڕاو دەبین چونکە مەسلەحەتم لەگەڵ یادا ڕوا ئەخانە بەخوا برامانە خۆشەویستەکەم برا شیرینەکەم
وڵا کە بە پلانێکی ژیرانەی یوسف پێغەمبەر لە قورئانە سوورەتی یوسف بخوێننەوە بنیامینی گێڕایەوە بە ناوەوەی دزی کردووە هەر دەبراکەی دوێنێ بوون کە دەیانگوت ئەخانا برا خۆشەویستەکەمان چوونەوە لای باوکیان وتیان ئینە ابنەکە سەرەقون کوڕەکە دزی کرد لەسەر دزی گیراوە نایانگوت براکەمان خۆ دەبوو وایان بۆ کتایە ئینە ابنەکە ئەو کوڕی خۆتە ئەو برای ئێمە نییە پەیوەندی بە ئێمەوە نییە یعنی ئەگەر نانم بەهۆی تۆوە دەستکەوت و سوودمەم بووم برامی ئەگەر گیرای و لە سژ نابووی بوختانێکت بۆ کرا کوڕی خۆتە بەخوا برای من نی ئیشم پێت نەما ئەمە مەسلحەت چێتیە ئیماندار لە سوورەتی یوسفەوە فێری ئەوە دەبێت مەسلحەت چی مەبە چونکە ئەو برایانە دوا ڕۆژیان خێر نەبوو هەرکە لە قورئانە دەیخوێنیتەوە خۆشحاڵیت لیان نایە با تۆش لەو تاخمە نەبی با تۆش لەوانە نەبی ئەگەمان لە خۆمان بێ ئیسلامی ڕەحمەت و بەرەکەت بەگشتگیری وەرگرین وەکو ئەوەی ئەهلی نوێژین ئەهلی ڕۆژووین ئەهلی عومرەین ئەو بابەتانەی تریش کە عەرزم کردن ئینشاءڵڵا لە پرۆگرامی کلیلی ئەم جارەدا دەرسێکی گەورەمان وەرگرت بێ بە خۆمان دابچینەوە ئیسلام وەکو خۆی هەمووی وەرگرە و وەکو خۆی جێبەجێکەین دڵنیا بن بەخوا لەم دنیا بەختەوە دەبین بەویستی خوای گەورە لەگەڵ ئێوەی بەڕێزی بینەری ئەم بەرنامەیەشدا خوا هەمومان دەباتە بەهەشتەوە و لە بەهەشتەکەی خوای پەروەردگارە بەیەکەوە کۆ دەبینەوە تا پرۆگرامی داهاتوو بەرنامەی داهاتوو بەخوای پەروەردگارتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه